بەرەو کۆتایی بەرنامەکە ڕوونەمەوێ کاری خۆت پێ بڵێت تۆ گەنجە بووی لە تیکتۆکا بەردەوام قسەت هەبوو قسەت کردووە ئەم قسانە بەردەوام ئەبێت قسەکردنەکانی خۆت لە تیکتۆکا بەردەوام ئەبێت یاخود ئەتەوێ ئامانجی قسەکانت و شێوازی قسەکردنەکەت بگۆڕی شێوازی قسەکردنم سپاس بۆ خۆی گەورە گۆڕی و هەر لە ئێستەشەوە بەهۆی مامۆستا سۆران و کۆمەڵێک وتاری ئەم مامۆستا بەڕێزەوە سپاس بۆ خۆی گەورە کۆمەڵێ وشەی لێوە فێر بووم کۆمەڵێ حەدیسی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لێوەی فێر بووم ێستا توانم ئەو حەدیسانە بڵاو بکەمەوە و لە تیکتۆکەشمان بڵاوم کردوێتەوە سپاس بۆ خۆی کاردانەوەیشیە بووە ئێستێمە بۆلات مامۆستا بۆ دڵت پڕ بوو والله تر خوي عموما يعني كسي توبكار كتوبي كردوا إنسان دلخوشكات إن الله يحب التوابين ويحب المتطهرين كسي كتوبي كرد أبيت خوشوي استخوا خوي يرى بكل حديث قدسية بغمر صلى الله عليه وسلم يجرته إن الله إذا أحب عبدا نادى جبريل كاتي خوي يرى عبدك خوي خوشويت جاك كسي توبكارا خوي يرى خوي خوشويت بان لجبريلك من فلان كسم خوشوية جبريلش جار بأهل آسمان كان هذا خوي يرى فلان كسي خوشوية إيوش خوشتان بيوت ثم يوضع له القبول في الأرض باشان قبول ورقل لأرضه لسر أم زوية لسر أم هسعر قبول ورقلت أو برا عزيزيك يساق سيكرت بيش دو مانگ سي مانگ بيش يسا هيش كسيك رازي نبو بي رازي نبون بقسكاني رازي نبون كرفاقتي كان رازي نبون سرداني كان رازي نبون يعني هيش كسيك حزينا كرد هاوريتي أم كسبكات بس يسا هستكم يعني قبولك يورقرت ولا ضلي خلقه يعني يسا لدواي دومانگ سبحان الله ضلي إنساني إيمان دار شوانا برانبر بتوبة كاران دواي دومانگ لتوبة كردن يسا خلق لكومينتا من خمش تكاني بينم يعني خلقي يلي حاجي جان نخوش من دعاي خير بوبك خلقي يلي تخوى هداية مرة قلتو دعاي هداية بوبك جنجك للشر جنيه هو لا هموش تيكي ناشيا وبرامبر بكومالقا وبدين يستاهل دوای دوو مانگ خەڵک داوای دوعای خێری لێکەن ئەمە فرمێسکێوێت ئەمە بەڕاستی جێگەی دڵخۆشیە ئەمەیە ثم يوضع له القبول في الأرض خوای گەورە دڵی ئەو هەموو خەڵکەی بۆ هێنایەوە دڵی ئەم هەموو خەڵکەی بۆ هێنایەوە دوای ئەوەی ئەم خەڵکە یعنی ناڕازی بوون لە دەستی ئەم کوڕە بەڵام ئێستا الحەمدولیلا ئەسڵەن هەر شەرمە ئێستا خەڵک پێ ناڵێن سۆنە تاقانە هەموویان پێڵەن حاجی میران ئەمەش یعنی هەمووی بركتي توبة كردنا كاك حاجي أي توبة دل فربو راشكاو هسي خود بله ديارة كاك ميرانيش دلي فربو ناوي خسبكات بارحال أمرو بما خوش بو هم لقل مامۆستا سۆران وهم لقل أو گەنجشکە چەند مانگ پێش ئێستا لە تۆڕی کۆمەڵاتی تیکتۆکە قسەی خراپ و قسەی نەشاوی کردووە وتووە خوای گەورە هیدایەتیاوە کۆمەڵێک لەو گەنجانە شتی کەشکە لە تۆڕی کۆمەڵاتی تیکتۆکا قسەی زۆر و قسەی خراپیان کردووە الحەمدولیلا گەڕامەتەوانێ و سەردانی ماڵی خۆیان کردووە وەکو سەرەتاش باسم کرد مامۆستا سۆرانیان بە هۆکاری ئەو هیدایەتە زانیوە و مامۆستا سپاسی تۆ شەکەم کە ئەمڕۆ لەگەڵمانە بووی سپاس بۆ کاک میرانیش پێمان خۆش بوو هەم ڕاستەخۆیشمان لەگەڵا بێت بەخێر بێنە خوا خۆشحاڵ بووم داوام لەخوایە خوای گەورە تەوفیقی من و تەواوی ئەو خەڵکە بە بتوانین بەیەکەوە دەستبار بین بتوانین بۆ ئەوەی ئەم کۆمەڵگایمان بە ئەقارێکی خراپانە ڕوا چونکە ئەگە گەنج ئەخلاقی تێکچوو ژێرخانی ئابووری وڵاتش تێکەچێت ژیان و گوزەران لەسەر ئەم هەسارەیە تێکەچێت ئیستیقرارێتی ئەم شارە بە گەنجەوەیە ئەگەر گەنجەکان دەستیاندایە دەرمان خواردن و بوونە کەسێکی معتاد و خەڵکێکی دووکەڵخۆر ئەو کاتە ژیان لەسەر ئەم هەساریە نامێنێت ژیان لە خانەوادەکان تێکەچێت هیچ گەنجێک لە دووکەڵ خواردن و لە دەرمانە قانجاز ناکات کاتێککە ئەگەڕێتەوە پەشیمانە بێتەوە دێت دەست بە خانەوادەکەی ئەگرێت خزمەتی ژین و دینی ئەو خەڵکاکات خزمەتی خۆی و خێزان و مناڵەکان یەکات تەنانەت گەڕێکێک لە دەستی بۆ خۆی ئیسراحەتەکات ئەگەر لە گەڕێکێکە کاگالی لە گەڕێکێکە گەنجێکی خراپە بێت ئەو گەڕەکە هەرەسانە بێت ئەگەر لە مقابلیشدا لەو گەڕەکەیە گەنجێکی باشە بێت ئەو گەڕەکە لە دەستی ئیسراحەتەکات کەواتە باشبوونی گەنجەکانمان گەڕانەوەی گەنجەکانمان هەم سوودە بۆ دنیا هەم سوودە بۆ قیامەت بۆیە من زۆر دڵخۆشم سوێن بەخوا هیچ شتێ لە دنیاە بەقەد ئەوە دڵخۆشم ناکا کاتێک گەنجێک کەڵێ مامۆستا الحەمدولیلا گەڕامەوە زۆر دڵخۆشم
يعني خەڵکێکە بووە الحەمدوللا يعني 5 ساڵ 6 ساڵ خیانەتی هەلا هاوسەرەکەی کردو ئێستا الحەمدوللا لە ڕێگەی ئەم لایڤانەوە وازیێناوە سپاس بۆ خوا يعني ئەو ئاشتەوایی کەوتۆتە ئەو ماڵەوە ئەمە خاڵی یەکەم کەمە زۆر گرینگە پاشان ئەم ئینسانە ڕووی کردوتە خوا ئەمە زۆر بۆ من گەورەیە داواکارم خەڵک دوعای خەیرم بۆ بکات نەک جنیە و قسەی ناشرین و يعني ڕخنی ڕوخێنەر پێویستم بە دوعای خێرە ئەوەی من کردومە داوام لە خوا کردووە خوای گەورە خالیسەن مخلیسەن بۆ خۆی بێت یارمەتیم بات لەم ڕێگەیە ناخۆشی هەیە خۆشی هەیە ئینسان قساکە من جاری وایە قسم کردو ڕەنگە گجەکەی خۆی نەگرت بێت بەڵام دوای ئەوە داوای لێبوردنم لە خوا کردو پاشان لەو